بەڕێزان سڵاوتان لەوێم کاتتان باش بڕیارە چەند ڕۆژی داهاتوو کاندید بۆ پشکی وەزارەتەکانی کورد لە حکوومەتی نوێی عێراق بگەڕێنەوە بەغدا و سوێندی یاسایی بخۆن دوای مشتومڕێکی زۆر لە پرسی بەشداریکردنی کورد لە عێراق سەرنجام کورد ڕێگای بەغدای گرتەوە بەر پرسیار ئەوەیە پشکی کورد لە حکوومەتی نوێی عێراق هەروەها وەزارەتەکان تا چەند یەکلایی بۆتەوە بۆچی دوای مانگێک لە پێگەیاندنی حکوومەت کورد وەزیرەکان دەگەڕێنێتەوە بۆ بەغدا تا چەند کورد پابند دەبێت بەو ماوەی بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی دیاری کردبوو چاوەڕێکی لە حیدەر عەبادی دەکەن لە کاتێکدا مانگێک تێپەڕی تەنانەت ڕازی نەبوو بە نردنی موچەی تەنها مانگێکی فەرمانبەران بۆ هەرێمی کوردستان بەڕێزان ئایندەی بەشداری کورد لە حکوومەتی عێراق و جێبەجێکردنی داخوازیەکان و کۆمەڵی پرسی هەنووکەی ڕۆژ لە دیوی دووەمی هەواڵ تاوتو دەکەین بۆ ئەم بەستەش لە ستۆدیۆ میوانداری بەڕێز فرياد ڕەواندوزی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی ڕەوەها ئەندام و تەبێژ لە وەفدی پێشووی دانوستانکاری کورد بۆ پێگەیاندنی حکوومەتی عێراقمان کردووە کاک فرياد بەخێربێت سەرەتا ئێوە تا چەند ئاگاداری گەڕانەوەی وەزیرە کوردەکان یاخود ئەو کەسانی کە کاندیدن بۆ ئەو وەزارەتانی کە پشی کوردن بۆ بەغدا تاکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی کاتێکی دیاریکرا و دانەنراوە بۆ گەڕانەوەی کاندیدەکان و هەروەها ئەوانەی کە کاندیدی شکرێن دوو وەزیرەکەی تریش بۆ ناو حکوومەتی عێراق بەڵام وا بڕیارێ لە چەند ڕۆژی داهاتوودا کۆبوونەوەیەک بکرێت کۆبوونەوەی حیزبە سیاسی کوردستانیەکان و سەرکردایەتیەکانیان بۆی ئەو مەسەلەیە تاوتێ بکرێت و یەکلا بکرێتەوە چونکە تاکو ئێستا بەلایەنی کەمەوە دوو وەزارەت لە وەزارەتانە کاندیدی بۆ دانەنراوە و هەروەها بڕیارە وەزارەتێکی تریش بدرێت بە کورد کە وەزارەتی دەوڵەیە بەڵام ئەویش تاکو ئێستا بە شێوەیەکی ڕسمی یەکرایی نەبووتەوە بەڵکو هەر بە شێوەیەکی زارەکی حیدەر عەبادی جۆرێک لە بەڵێنی داوە بۆی ئەم وەزارەتەش بدات بە کورد ئەگەر هاتوو ئەم مەسەلانە یەکلا بوونەوە من لەو باوەڕدام کە واتە دەبێت بە چوار وەزارەت پشکی کورد ئێستا هەڕۆی بۆتە چار وەزارەت وەزارەتی دارایی وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کۆچبەران و وەزارەتی کاروباری ژنان و ڕەنگە وەزارەتی تریش زیاد بکرێت کە وەزارەتی دەوڵەتە دوێنێ هەر لەم بەرنامەیەدا دکتۆر فواد حسین سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم باسی لەوە کرد کە دەگەڕێنەوە بە ڕسمی و بڕیار درراوە لەم هەفتەیە بگەڕێنەوە و بە ڕسمی جوادێک نییە تا کۆبوونەوەی لایەنە سیاسەکان نەکرێت بۆ گەڕانەوە بەپێ ئەو زانیارانەی کە من هەما ڕەنگە هەندێک مەسەلەیە لە کۆبوونەوەی سەرکردایەتی سیاسی حیزبە کوردستانیەکان واتە ئەو پێنج حیزبەی کە بەشدارن لە حکوومەتی عێراق تاوتێ بکرێ و قسەی لەسەر بکرێ ئینجا لە دوای ئەوە بگەڕێنەوە بەڵام وا پێدەچێت بڕیاری یەکلاکەرەوە درابێت بۆ گەڕانەوە بەڵام کەی ڕۆژەکەی دیار نەکراوە کێ بڕیار یەکلاکەرەوە دەدات بێگومان لایەنە سیاسیەکان جگەلەوەش مەسلەی بەشداری بوونی کورد لە حکوومەتی عێراق و حکوومەتی عەبادی یەکلا کراوەتەوە لە ڕۆژی هەشتینۆ لە کۆبوونەوەکەی کە کرا لە مەکۆی گۆڕان سەرکردایەتی سیاسی کورد بڕیاریدا کە بەشدار بێت لە حکوومەتی حیدەر عەبادی بەڵام لەبەر چەند هۆکارێک دواکەوت و ئێستا ئەگەر هاتوو ئەم هۆکارانە نەمێنن بێگومان وا باشترە وەزیرەکان بگەڕێنەوە و هەروەها دەست بەکار ببن بۆ ئەوەی ئەو گرێچێرە و هەروەها ئەو قسانە و ئەو گفتوگویانەی کە کراوە جێبەجێ بکات بەڵام لایەنە سیاسیەکان لە دوای ئەو کۆبوونەوەی کە هەشتی مانگ ڕۆژی متمانەدان بە کابینەکەی حکوومەتیەکەی کابینەکەی عەبادی لە پەرلەمان بەڕێوە چوو کۆبوونەوە کراون لە سیاسیەکاندا ئەگەر کۆبوونەوە نەکرابێت چۆن بڕیاردراوە بگەڕێنەوە بەغدا نا کۆبوونەوەکە ئەکرێت یعنی ئەمە کە قسەی نێوان لایەنە سیاسیەکانە لە دەرەوەی کۆبوونەوەکان کراوە مەرجنیە هەموو ئەو بڕیارێکی هاوبەشەیە کەواتە لە دەری کۆبوونەوەکانیش وا پێچێت کە بڕیارە گرێت چونکەی لایەنێک لاری نییە لە نەگەڕانەوەی وەزیرەکان واروها بەشداری نەکردن بەڵام هەندێک کێشا بوو یەکێک لەوانە ژمارەی پۆستەکان بڕیارێک هەیە پێچێت لە نێوان حیزبە کوردستانیەکان کە ئەم جارە هەموو ئەو حیزبانەی کە لە حکوومەتی عێراق و هەروەها لەم خوڵی ئێستای پەرلەمان پشکیان هەیە و ئەندامیان هەیە لە هەمان کاتیژا لە وەزارەتیش بەشدار بن و هەروەها لە کابینەی حکوومەت چ لە وەزارەت بێت لەو مؤسساتانە بێت کە بە پلەی وەزارەتە بۆیە لەبەرەوەی ژمارە وەزارەتەکانی شکەم بوو یەکێک لە هۆکارەکان ئەوە بووکە دواخرا وابزانام ئەمە هۆکارە چارەسەرێکرد لەم چ ڕۆژەی داهاتوودا بەڵێ ئەم کۆبوونەوەیە بڕیارە ڕۆژێکی دیاری نەکراوە یاخود لەم هەفتەیەدا ناوڕاستی هەفتە بێ پێچێت لە هەفتەی داهاتوو بێت لە کۆتایی هەفتەی داهاتوو بێت کۆتایی هەفتەی داهاتوو کەواتە هەفتەدا ممکن نییە بگەڕێنەوە بەغدا ئەوانی کە دیاری کراون بۆ وەزیر
من بەش بە حاڵی خۆم هیچ نەزانیوە کە کێ ئەگەڕێنەوە بەڵام هەم سەرۆکی حکوومەت کە یەکێک بۆ لەوانەی کە نوێنەرایەتی حیزبە کوردستانیەکانی کردەوە و هەروەها ئێمەش بەش بە حاڵی خۆمان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی لاریمان نییە لە گەڕانەوە بۆ بەغدا بەمەرجێک ئەو پشکەی کە دانراوە بۆ کرد بە تەواوەتی یەکلا بکرێتەوە و هەروەها وەزیرەکان لە بەغدا کە دەست بەکار بوون ئەو کارنامەی ویان ئەو گفتوگۆیە و هەروەها ئەو دەرەنجامەی کە لەگەڵ لایەنی شیعە ئێمە گەیشتونێتە ئەنجام بخرێتە چوارچەوەی کارنامە و واجێ بەجێ بکرێت. بەڵێ پرسیارێک باشە بۆ مانگێک تێپەڕیەوە بەسەر پێگەیاندنی حکوومەتدا لە کاتێکدا کورد خۆی 3 مانگی دیاری کردەوە بۆ جێبەجێکردنی داواکانی بۆچی دوای مانگێک کورد بڕیارەدا کۆبێتەوە و دوای کۆبنەوەگەش بڕیاری گەڕانەوە بۆ بەغدا بدرێت؟ من نازانم بۆ یعنی بەڕاستی ناتوانم پێ بڵێم بۆ ئەو مانگە کورد دواکەوت لە ناتن بۆ بەغدا بەڵام ئەگەر هاتوو بەشدار ببین ئەبێ حیسابی ئەوە بکرێ ئەم 3 مانگە چۆن حیسابەکرێت چونکە هەندێک شت هەیە لە ئەو ڕێککەوتنانەی یان ئەو گفتوگویانەی کە ئێمە لەگەڵ لایەنی شیعە ڕێککەوتین بە تایبەتی یا پەیمانی نیشتوانی پێویستی بەکات هەیە و هەروەها لە کارنامەی حکوومەتی عەبادیش هەندێک خاڵ هەیە ئێمە لەگەڵ یان ڕێککەوت بووین بەڵام پێویستی بە هەموارکردنەوە هەیە ئەوە کاری پێویستە من لە باوەڕداریم لە ئەو دوومانگەی کە ماوە ئەم مەسەلانە هەموو جێبەجێ بکرێت بۆیە ئەگەر دەکرێت حیسابی ئەو 3 مانگە بکرێت وەکو ماوەیەک بۆ حکوومەتی عەبادیدا بنرێت پێویستە لەو ڕۆژە حیساب بکرێت لە لای خۆیانمانەوە کە ئێمە لەوێ دەست بەکار بینین. کەواتە ئەم ماوە کورد بۆ خۆی دیاری کردووە یا خۆ وەکو مەرجێک بۆ عەبادی دیاری کراوە خۆی دانی پێداناوە؟ نا ئێمە خۆمان دیارمان کردووە و ئەو بڕیارە لە دەستی خۆمانە ئەگەر هاتوو ئەم مەسەلانە جێبەجێ نەکرێ و کاتە بێگومان ئێمە ڕێی ترمانە بێ و هەروەها بڕیاری ترمانە بێت. ئەو 3 مانگە لەکەیەوە ینی هەژمار خۆی ماوەیەک وەکوتم ئەوایە لە ڕۆژی هەشتی نۆوە هەژمار بکرەوە ئەو ڕۆژەی کە متمانە بە کابینەکەی حیدر عەبادی درا بەڵام لەبەرەوەی مانجێک ئێمە دواکەوتوین ئەبێ ئەو مەسەلەیە ڕەچاو کرد ئەو مانگە نابێ بکەوێتە ناو حیسابەوە. بەڵێ هەندێک دەڵێن جۆرێک لە کەم تەرخەمی شەیە لایەن هەرێمی کوردستانەوە بۆ پێی کە دوای مانگێک بڕیار لەسەر گەڕانی وەزیرەکان دەدرێت. وەڵا خۆی ڕێی من شخصی من 11 ساڵ لە بەغدا کارەکەم لە بەغدا هیچ کەسێک بەرگری لە مافەکانی کورد ناکە و هیچ کەسێک بەرگری لە مافی هیچ تر ناکات دەگەر هاتو خۆی لەوێ نەبێت. بەنسبەت ئەنجومەنی وەزیران ڕاستە ئێستا لەو ئەنجومەنە هەندێک دۆستی باشمان لەناو ئەنجومەنی وەزیران هەیە لە وەزارەتەکان بەڵام ئەگەر هاتو کورد خۆی مەوجود نەبێ ئامادە نەبێت لە ئەنجومەنی وەزیران لە کۆبنەوەکاندا ئەوە کەس نییە و کەسیش ئامادە نییە لە زیاتی کورد بەرگری لە مافەکانی کورد و لە داخوازیەکانی کورد و واروها لەو خاڵانە بکە کە ئێمە لەگەڵ هاوپەیمانی گەیشتونێتە ئەنجام. کەواتە پێتان وایە دەبایە زووتر بڕۆشنایەتەوە ئێوەش؟ من بەڕێی من بڵێ ئێوە کارەکە چی بە دیاریکراوی ئێوە لەوەی دامستانکاریش بوون پرسیاتان لە سەرکرداتی سیاسی کورد کردووە کەەوە کارەکە چییە؟ چاوەڕوانی عەبادی بوون کە نیەتپاکی خۆی دەربخات بە ناردنی بەشە موچەی بەشە بوجە و موچی فەرمانبەران؟ نیازپاچی عەبادی دیار بوو کە ئەو موچە نانێرێ ئەگەر هاتوو چکە مەسلەی موچە بند بوو بە خاڵی ترەوە ئەگەر هاتوو ئەم وەرەقەیەی کە ئێمە چەندین جار لە نێوان حکوومەتی هەرێم و واروها حیدر عەبادی و لایەنی شیعە ئاڵوگۆڕمان پێکرد تەنها موچەناردن وەکو خاڵێک نەبوو کە ئەوان ڕەزامەندیان لەسەر دەروری بێ بەدەر لە خاڵەکانی تر موچەناردن ویان بودجەناردن بە تایبەتی هیمانجینۆ پەیوەست بوو بە چەند خاڵی تر لە وەرەقەیەک کە ئیمزای لەسەر نەکرا و ڕێکەوتنی لەسەر نەکرا بەڵام ئەم وەرەقەیە تاکو ئێستا زیندووە و بەپێی زانیاریەکانی من حیدر عەبادی ئامادەیە کە ئیمزای بکا لەگەڵ بەڕێز نەچیروان بەرزانی. کەواتە ئەمە کەم تەرخەمیە لە ئێوەشدانی پێدادەنی کەم تەرخەمی نەبوو لایەن کوردە و لە کاتێکدا موچەی فەرمانبەرەکانی هێشتا لە بەغدا نێراوە بۆ ماوەی مانگێکیش بێ؟ ئێمە ڕەنگە ئەگەر هاتوو وەزیرە کوردەکان لە بەغدا بوونایە و هەروە ئەو دوو پۆستەش کە تاکو ئێستا پڕ نەکراوەتەوە ئەوانیش پۆست پڕکرابانەوە ڕەنگە لە بەغدا 5-6 وەزیر لەگەڵ ینی لایەنەکانی تر کە پشتگیری ئێماکەن لە مەسلەی ناردنی موچە توانیمان ئەمانتوانی زۆرێک لە زەغت واروە گوشار و فشار دروست بکەین لەسەر عەبادی و لە هەمان کاتیشتا مەسلەی نەوت کە ئەم مەسلەیە گرێ دراوە بە ناردنی بودجە ئەویش زۆرێک لە چارەسەری بۆ بدۆزینەوە ویان هەر نەبێ ئەم خاڵی کە لە وەرەقەکات بوو لە کارنامەکات بوو کە دەڵێ پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ماوەیەدا
ڕۆژانە 125,000 بەرمیل نەوت بنێرێ لە ڕێگای سۆمە و پارەکەشی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدرال ئەو کاتە ئەم خاڵش بە هەمان کات لەگەڵ مەسلەی نردنی بودجەکە جێبەجێکرابایە بەڵام وەکووتم ئەمە پاکێجێک بوو ناکرێت تەنها یەک خاڵ جێبەجێ بکرێت و خاڵەکانی تر جێبەجێ نەکرێت و حەیدەر عەبادی چەند جارێکیش کە ئێمە بینیمانە و توێتی من ئامادەم کە بڕیاری قورسش بدەم بەڵام لە هەمان کاتە پێویستە لایەنەکەی تریش و مەبەستی هەرێمی کوردستانە ئەویش بڕیاری قورس بدات. مەبەستی چی بۆ لە بڕیاری قورس؟ یعنی من ئامادەم تەنازل بکەم و هەروە بودجە بنێرم و باس لە تەسویە حسابات بکەم لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا بەڵام لە هەمان کاتیشا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بێت کە مەسئلەی نەوتیش یەکلایی بکاتەوە لەگەڵ بەغدا. کەواتە بەشێکی لە ئەسووی هەرێمی کوردستانە کە نەچۆتەوە بۆ یەکلایکردنەوە نەکراوەتەوە نەخێر بەڵام ئێمە لە کۆبوونەوەی دووەم بوو یا لە کۆبوونەوەی یەکەمیش کە باسی مەسلەی نەوت کرا ئەوە گرێچوێرەی مەسەلەکانە ینی بۆ حەق ئینسان بڵێ سەرۆکی حکوومەت وتی ئێوە ئەتوانن قسە بکەن و بڵێن ئێمە ئامادەین لە ڕێگای سۆمۆش بنێرین و هەروەها پارەکەش تەسیم بە بەغدا بکەین و لامان کاتیشا کە باس لەسەر ئەو باس لەسەر هاتە سەر ئەو نەوتەی کە فرۆشراوە وتی ئەوانەی کە فرۆشراون لە ڕێگای جیهانی تورکی مانیفێستەکانیان هەموو دیارە و ئامادەین بیدەین بە حکوومەت بەڵام ئەم هەنگاوانە نەکرا ئەوە من ناشزانم بۆ نەکراوە. بەڵێ سەبارەت بە نردنی بەشە بودجە ینی موچەی فەرمانبەران بە دیاریکراوی بڕیار نەبوو لە ماوەی مانگێکدا موچەی مانگی نۆلانی کەم مانگی ئەیلول بنێرێت ئەوە لە کاتێکا ئەگەر هاتوو خاڵەکانی تریش جێبەجێکرابایە خاڵەکانی پێوەست بە پرسی نوتەوە نەوتە و هەروەها دروستکردنی لیژنەی هاوبەشت لە نێوان بەغدا و لە نێوان هەرێم و بەشداربوونی کورد لە حکوومەتدا. کەواتە ئێستا عەبادی ینی بەبێت چوونەوەی وەزیرە کوردەکان نەیدەتوانی ئەو دەسەڵاتی نەبوو کە بودجە بنێرێت یان بەهانەیەک بوو بۆی دەسەڵاتی هەیە بەڵام من لە بەردام ئەگەر کورد بەشدار نەبێت لە حکوومەت و هەروەها دەست پێشخەریەکیش نەبێت و کرانەوەیەکیش نەبێت بۆ پێیوەستکردنی مەسلەی نەوت بە بودجەوە حەیدەر عەبادی بودجە نانێرێت. کەواتە تا وەزیرەکان نەچنەوە بودجە نانێرێت. بەس لەگەر لە حاڵەتێکدا وەزیرەکان ڕێکەوتن نەکرا لەسەر ئەم بابەتە. وەزیرەکان یەکێکە لە هەنگاوەکان بەڵام هەنگاوی تریشێ وەکوتم ئەمە یەک پاکێجە ئەمە بەس وەزیر نییە مەسلەی بودجە نییە وەزیرە بودجەیە و هەروەها نەوتی هەرێمە و جگە لەوەش مەسئلەی دروستکردنی لیژنەیەوە باشە بۆ تەسویەی ئەو کێشانەی کە هەیە لە بواری نەوتدا. بەڵێ کۆمەڵێک پرسیارمان لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک بۆ هاتووە محەممەد ئاسی دەپرسێت تا چەند ئاگداری لێدوانەکەی کاک سەعدیە کە هەر لە نارتی گوتی بودجە بەڕێوەی لە چەند ڕۆژی داهات و دیارم بەسی لێدوانێکی سعدی کاک سعدی ئەحمەد پیرەیە لە نارتی باسی لەول کە لە چەند ڕۆژی داهاتوودا بەشە بودجە دێنێ واگداری شتێکی لەو جۆرەن کە لە بەغدا من ئەوەی ئاگام لێ بێت یعنی ڕاستە قسە زۆر لەسەر بودجە کراوە و هەروەها قسەشەکرد لەسەر بودجە وەکووتم خەڵکیش هەیە لە ناو ئەنجومەنی وەزیران پێی باشە بودجەی مانجی نۆ بنێردرێ بەڵام بودجەی مانجی نۆ بەم شێوەیە نانێردرێت ئەگەر هاتوو ئەم پاکێجەی کە ئێمە لە کاتی خۆی وەکو وەرەقەیەک لە نێوان هەردوو لە ئاڵوگۆڕمان پێکرد قسەی لەسەر نەکرێت جێبەجێ نەکرێت و هەروەها ئیمزای لەسەر نەکرێت. بەڵێ ئێوە لەسەر پرسی نەوت ینی کۆفی دانوستان کار بۆ ڕێککەوتن لەسەرەوەی کە لە ڕێگەی سۆمەوە نەوتە ناردە بکرێت ئێمە خاڵەکە وا بوو کە ئەبێ حکوومەت هێرێم 125,000 بەرمیل نەوت ڕۆژانە بنێرێت لە ڕێگای سۆمە و پارەکەشی بدرێتە حکوومەتی فیدرالی بترێتە داف یعنی و بدرێتە سندوقی بەرەپێدانی عێراق کە لە ئەمریکایە و هەموو پارەی نەوت کە عێراق فرۆشتێ ئەچێتە ئەوێ ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانی ڕازی بوو لەسەر ئەم خاڵە بەڵام هەندێک وردەکاری تر هەبوو لە مەسلەی چۆنێتی تەسوێکردنی ئەم حیساباتە کۆنانەی کە هەیە لە نێوان هەرێم و لە نێوان بەغداوە پێویستی بە وردەکاری زیاتر هەیە و وردەکاریانە وەفدی دانوستانکار ناتوانێت بیکە وەفدی دانوستانکار تەنها ئەتوانێت شتێک گەڵاڵە بکات دوایی لیژنەی تەکنیکی هاوبەشت لە نێوان بەغدا و لە نێوان هەولێرە توانی ئەمە سەرانە یەکلا بکات. بەڵێ کاکفێت کەواتە لەم قەیراندارایی کە ئێستا هەرێمی کوردستانی گرتوتەوە کە فەرمانبەرانیش موچیان بۆ نایێت بەشە موچە و بودجەی هەرێمی کوردستان بڕاوە هەرێمی کوردستان ینی بەشێکی بە پرسیادی سەرەکی بەردەکەوێت. من وام پێ باش بوو ئێمە ئەو بیانووی حکوومەتی عێراقیش ببڕین چونکە ئەوان بە لە نێوان دوو کەوانە ئەیانوت النفط مقابل الميزانية يعني الميزانية مقابل النفط واتە بودجە بەرامبەر بە نەوت واتە ئەگەر هاتوو ئەوان ئێمە نەوت تەسلیمی بەغدا نەکەین
ئەوانیش بوو جەنانێرن ئەوە قسەکانیان بوو و یەک دوو جار لە کۆبنەوەکان شتی لە بابەتیان درکاند و تەنانەت دوو جار لە ئەو نۆکۆبوونەوەی ئێمە لەگەڵ هاوپەیمانی نیشتوانی کردمان دوو جار لەگەڵ حەیدەر عەبادی زۆر ڕوون و ئاشکرا بوو ئەیوت ئەبێ ئەو مەسەلانە چارەسەر بکرێت بۆیە ئێمە پێویستە ئەم بڕووبیانەوەی حکوومەتی عێراقیش ببڕین لەسەر مەسەلەی نەوت مادام نیەتێک هەیە نیازێک وایە بڕیار وایە کە ئێمە 125,000 بەرمیل بنێرین وەکو نیاز پاچی ئێمەش ئەوەش وەکو نیاز پاچیە واروە ناردنی بودجەش لەلایەن ئەوان وەکو نیاز باشی ئەوە دەستپێکە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی تر کەواتە ئێستا پێتان وایە ئێوە کە لەوەی دانوستان کار بوون دانوستانتان کردووە لەگەڵ لایەنی شیعی بەتایبەت پێتان وایە دەگەنە ڕێکەوتن ئێستا هەرێمە ئامادەی تێدایە دوای گەڕانەوەی وەزیرەکان بگەنە وردەکای و ڕێکەوتن لانی کەم پرسی بودجە و موچی فەرمانبەرانێک لای بێتەوە من لەو باڕەدا مەگەرات و وەزیرەکانی کورد بگەڕێنەوە واروها لیژنەی هاوبەش دروست ببێت بارودۆخەکە ئێستا گۆڕاوە و لەبارترە بۆەوەی کە هەردوو لا بگەن بە ئەنجام بە تایبەتی حەیدەر عەبادیش زۆرێک لە ئامادەی تێدایە کە ئەم مەسەلانە وەکو کێشەی بنەڕەتی لەگەڵ حکوومەت هێرێم باز بکات و چارەسەر بکات بەڵام حەیدەر عەبادی پیاوێکی ئاسان نییە و هەروەها هەر پیاوێک نییە لەسەر وەرەقەیەک سپی بۆ هەرێمی کوردستان ئیمزا بکات نەخێر پێویستی بەوە هەیە کە هەرێمی کوردستانیش شتێک بدا بە ئەو بۆ ئەوەی ئەوی شت بدا بە هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان بۆ نایدات ینی بۆ ئەوە بەرەو پێشچوونەوە نیە ئێوە ئەمە وەکو بۆچوونی شخصی خۆت باس کرێ بۆچوونی فەرمی یەکێتی چی بۆ کە ئێوە نوێنەری یەکێتیش بوون لەوەی دانوستان کار بابەتان لەگەڵ سەکرداری سیاسی کورد باس کردووە ئێمە وەکوتم لە کۆبنەوەی یەکەمەوە تەنانەت لە کۆبنەوەی دووەمیش و لە کۆبنەوەی سێمیش کە لەگە سەرکردای سیاسی کرا یعنی هیچ لاری لەسەرەوە نەبوو کە مەسلەی نەوت یەکلا بکرێتەوە لە نێوان بەغداوە لە نێوان هەرێم بەڵام ئەو مەسلەیە وەفدیانستان کار ناتوانانی بیکە چونکە یەکەم وردەکاری و هەروەها مەسلەی تەکنیکی هەیە کە ئێمە زۆری لە نازانین پێویستی بە وەفدێکی تایبەتی هەیە کە بچێتە بەغدا بۆی لەگەڵ لایەنی حکوومەتی عێراق دابنیشێت و ئەو خاڵانەی کە پەیوەستە بە مەسلەی نەوت مەسلەی بودجەیەک لا بکرێتەوە ئەگەر نا من لە باوەڕدام کێشەکان ئەگەر ئێستاش وەکو نیازپاکیش بۆ یەک مانگ چارەسەر بکرێ ئەگەر چارەسەری بنەڕەتی بۆ نەدۆزرێتەوە واروە میکانیزمی دیارکراوی بۆ نەدۆزرێتەوە بۆ چۆنێتی ئەم دوو خاڵە کە پێکەوە ڕەبتە بەڕاستی من لە باوەڕدام کێشەکان هەموو جارێ ئەگەرێتەوە سەر چوار گۆشەی سفر یان خاڵی سفر بڕیار بۆ وفدێکی هەرێمی کوردستان لە ئاستی حکومی دیارە سەردانی بەغدا بکەن و حەیدەر عەبادیش باسەوەگرە کە دوای جەژن دێتە هەرێمی کوردستان هیچ زانینێکتان نییە لەو بارەوە من لە باوەڕدانیم کە بە تاکو ئێستا بڕیار درابێ هیچ وەفدێکی حکوومەتی هەرێمی کوردستان بستە بەغدا و حەیدەر عەبادیش بێت بۆ کوردستان لەبەرەوەی ئەو مەسەلانە دوای ئەوە دێت کە کورد ببێتە بەشێک لە حکوومەتی عێراق ئەگە کورد نەبێتە بەشێک لە حکوومەتی عێراق زەحمەتە ئەم دوو سەردانە بکرێ بۆ بەغدا و بۆ هەولێر بڵێ پرسیارێکی دیکە هەردی شێخ سدیق دەڵێ ئەگەر حکوومەتی هەرێم نایەوێت بەشدار بێت بۆ سەر و کۆمار و جێگری سەرۆکی پەرلەمان لە بەغدان ڕۆڵیان چی خەڵ دەپرسێت لە کاتێکدا کە عێراق سەر و کۆمارەکەی کووردە دیارە نوێراتی گەلی کوردیش دەکات لەوێ لە سەرپشکی هەرێمی کوردستان و کورد ئەو پۆستی وەرگتووە مانای چی کە فەرمانبەرەکانی موچیان بۆ نێرێ لەو حکوومەتەوە زامە یعنی بەڕاستی پرسیارێکی معقولە و هەروە پرسیارێکە پێویستە وەڵام بدرێتەوە من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم وەکو ئەندامیش لە وەفدی دانوستان کار لە هەر سێ کۆبوونەوەکە لەگەڵ لایەنە سیاسیەکان پێم باش بوو ئێمە بەشدار بین لە حکوومەتی بەغدا لەبەر ئەوەی ئێمە لە قەیرانێکی دارایی زۆر ترسناچین لە هەمان کاتیا لە وەزعی ئەمنی ناوچەکەش زۆر مەترسیدارە بۆیە لەم ئانوساتەدا ئەگەر کورد لە بەغدا بەشدار بێت و هەروەها هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەغداش هەنگاو بنێ بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ لێر و لەگەڵ حکوومەتی هەرێم من لەو باوەڕدام زۆر کێشەیە چارەسەر بکرێ مانەوەی سەرۆک کۆمار لە بەغدا و هەروەها مانەوەی جێگری سەرۆکی پەرلەمان و ئەندا پەرلەمانەکان زەرورەتە چونکە ئێمە وەکو گوتم بڕیارمانداوە بەشدار بین لە حکوومەت و
هەندێک شت هەیە ڕەنگە باس بکرێت تاکو ئێستا حەیدەر عەبادی شتەکانی جێبەجێ نەکردووە، ئەم داواکاریانەی ئێمەی جێبەجێ نەکردووە، ئەم خاڵانەی کە ئێمە لەگەڵ لایەنی شیعە گەیژوین ئەنجام وەکو خۆی لە کارنامەکەی ناتو خوار. ئێمە قسەمان لەگەڵ کردووە ئەبێ ئەم خاڵانەی کە لەگەڵ لایەنی شیعی گەیشتونێتە دوا ئەنجام و فۆرمۆلە و داڕشتنی تایبەتیمان کردووە لەسەر چەندین مەسەلە، لەسەر مەسەلەی پێشمەرگا، لەسەر مەسەلەی ئەجوا لە چۆنێتی بەکارهێنانی ئەجوا، لەسەر مەسەلەی نەوت و غاز، لەسەر هەندێک لەسەر مادەی 140 ئەوانە لە کارنامەکە هەموار بکرێنەوە. بەڵام باوەڕ بکە ئەگەر هاتوو کورد خۆی لەوێ نەبێت کەس بەڵام ئێستا سەر و کۆمار و جێگری سەرکی کۆمار ناتوانێت خۆ بچێت لە ئەنجومەنی وەزیران بەشدار بێت. واروەها سەرۆکی جێگری سەرۆکی پەرلەمان ئەمە بەڵام لە ڕووی سیاسی و کورد بەشدارە ئێستا ئۆپۆزیسیۆنی بەدەستەوەیە. کاری تەشریعیە، ئەم کارانە کاری خەڵکی تەنفیزیە، ئەوەی کە ئەبێ لە سڵتەی تەنفیزی بێ. ڕاستە سەر و کۆمار بەشێکە لە سڵتە تەنفیزی، بەڵام بە پێی دەستور دەسەڵاتەکانی دیاری کراوە. لەگەڵ ئەوەشدا سەر و کۆمار ئەوەی من ئاگام لێ بێ و من زۆربەی ڕۆژەکان ئەگە بە تەلەفۆن بێ کە لێرەم واتە سەر کۆمار ناتوانێت دیفاع لە موچەی فەرمانبەرانی کوردستان بکات، چۆن ناتوانێت پێرێ لەگەڵ حەیدەر عەبادی دانیشتووە و چەندین جار دانیشتووە، واروها تەحزیریش کردووە لەوەی ئەم مەسەلەی ئەبێ یەکلا بکرێتەوە. بەڵام حەیدەر عەبادیش داواکاری هەیە. خۆ ئەوە مەسەلەکە نییە بەس تەنها حەیدەر عەبادی موچە نانێری. حەیدەر عەبادی دەڵێ من موچە ئەنێرم، وا ئەڵێ من موچان ئێرم، ئەم مەسەلەیە مەسەلەیەکە من چارەسەریکەم. بەڵامی لەگەڵە، ینی شتێکی بەرزێکی لەگەڵە، بەڵام پێویستە هەرێمی کوردستانیش بێتە پێشەوە. بڵێ لە هەرێمی کوردستان کێ نایەتە پێشەوە؟ دەمێ بە پرسیارێکت بۆ بخوێنمەوە. هەسەبارمە بەتە دەڵێ ئایا نەچوونی وەزیرە کوردەکان کە بەدەست هەموو لایەنە کوردەکانی هەرێمە یان لە دەستی سەرۆکی هەرێمە؟ تو خۆت بەس لەو کرد کە تۆ لەگەڵ ئەوەدای کە دیارە بەڕێستان نوێری یەکێتی بوون لە وەفدی دانوستانکە لەگەڵ ئەوەدان کە زوو بچنەوە بەغدا. ئێستا بڕیاری یەکەم لای کێ لە هەرێمی کوردستان؟ کێ لەگەڵ ئەوەدا نەبووە کە زوو بچنەوە بەغدا و ئەم قەیراندارایی کە لە هەرێمی کوردستان هەیە چارەسەر بکرێت؟ هیچ کۆبوونەوەیەک نەکراوە کە بڕیارێک بدرێ بۆ ئێمە. بۆ خۆم شخصی مەسەلەکەم فازێ بوو نەگەڕانەوە بۆ بەغدا. من هەمڕوو کات لە بەغدام لە بەرەوەی کارەکەم لە بەغدایە، بەڵام بەس وەزیرە کوردەکان بەڵام بۆ دەست بەکار نەبوونەوە وەزیرە کوردەکان بڕیارێک بوو کە نەچن سوێند نەخۆن. بۆ نازانم هیچ پرسیارتان نەکردو کە ئەو بەڕێزی شتانێکی بوولەوانی کاندید بوون بۆ وەزیر لە حکوومەتی عێراقدا؟ بەڵێ من کاندیدم بۆ وەزیر پرسیاریشم کردووە بە تایبەتی دوای ئەوەی مەکتەبی سیاسی کە دەنجیدا بۆ کاندید بوونی من پرسیارشم کردووە. من لەگەڵ بەڕێز و شارزێباریش هەمیشە لە پەیوەندیدام کە ئەویش کاندیدە بۆ یەکێک لە پۆستەکان، بەڵام ئەڵێ ئەبێت کێشەکە چارەسەر بکرێت و هەندێک مشکیلا بوو. بۆ نمونەوە کوتم دوو پۆست تاکو ئێستا پڕ نەکراوەتەوە، هەروە ئاڵوگۆڕێکی کرا یان دەکرێت لە پۆستی کاکوشیار و کاکڕۆژدا. بۆ چوونی فەرمیەکێتی چی بووە؟ ینی بۆ چوونی مەکتەبی سیاسی ئەوە چی بۆ لەسەرەوە؟ ئێمە پێمان خۆشە یەکریزی کورد بپارێزرێت، ینی بەتەنیا قەت لەسەر گەڕانەوە پێتان باش بۆ سوود بگەڕێنەوە بە بەغدا جیاوازنیوان لایەنە سیاسیەکان داوای نەکردووە کە ئەمە دوا بکەوێت. ئێمە وەکو یەکێتی پێمان خۆش بوو بگەڕینەوە بەغدا بۆ ئەوەی ئەو بیانوەیە لە دەست حکوومەتی عێراق دەربێتی. بەڵام بەتەنیا کێ پێی خۆش نەبوو بگەڕێنەوە؟ بەڵام بەتەنیا نیازپاچی نیازی یەکێتی بەتەنیا نیە، لەبەرەوەی بڕیارێکی جەماعیە. ئێمە نامانەوێت لە بەغدا ماڵی کوردی یەک بڕیار نەبێ، نەخێر. ئێمە پێمان خۆشە ماڵی کوردی یەک بڕیار بێ، یەک پارچە بێ، یەک ڕیز بێت. بۆیە ئەگەر هات و یەکێتی پێشی خۆش بێ بچیتەوە بەغدا، بەڵام ئەگەر هەموو لایەنەکان بڕیار نەدەن ئەو چوار لایەنەی دیکە ئەو پێنج لایەن سەرکی کە هەن چوار لایەنەکەی تر لەگەڵ ئەوەدا نەبوون بگەڕێنەوە؟ قسەم لەگەڵ نەکردوم بەڕاستی. ئێوە لە کۆبوونەوەی گردی زەرگەتە هیچ بڕیارێکی لەو شێوێتان نەدا کە نوێری ئەمریکا و UN تێدا بەشدار بوو؟ بەڵێ لەوێ هەموو بڕیاریاندا کە بڕی بچین بەشدار بین لە حکوومەت. یعنی بڕیاری قەتعی بەبێ ئیستیسنا ئەوە بوو هەموو لایەنەکان بڕیاریاندا کە بگەڕێنەوە بۆ بەغدا و بەشدار بین لە حکوومەت. بەڵێ ئێستا ژماری وەزارەتەکان یەکلا بۆ تۆ کە 4 وەزارەتە یاخود دەکرێت بە 5 وەزارەت؟ وەزارەتی دارایی، وەزارەتی ڕۆشنبیری، وەزارەتی کۆچ کۆچبەران و وەزارەتی کاروباری ژنان و ڕەنگە وەزارەتێکی دەوڵەش قسە هەیە کە بدرێت. ئەم 4 وەزارەتە یەکلا بۆتەوە. خۆت کاندیدی بۆ وەزیری ڕۆشنبیری ئەوە یەکلا بۆتەوە؟
لەلایەن مەکتەبی سیاسیەوە کلابەوە. سەبارەت بە کاندیدی وەزارەتەکانی دیکە لەناو کورددا دابشکراوە بەسەر لایەنەکانی تردا. وەزارەتی داراییش وێکلابەوە، وەزارەتی جێگری سەرۆکوەزیرانی شێکلابەوە، ئەمێنێتەوە هیجرە و مهاجرین واتە کۆچ کۆچبەران و هەروەها وەزارەتی ژنان و ئەو وەزارەتی دەوڵەتیش خۆی بڕیارێک هەیە. مافی کێ ئەو سێ وەزارەتە؟ بەڵێ مافی کێ ئەو سێ لایەنی تریش کە وەزارەتیان وەرنەگرتووە وەزارەت وەردەگرن مەبەستم گۆڕان وا پێ دەچێت ئەم وەزارەتەکە بڕیارەکە وا بێت کە هەموو لایەنەکان بەشدار بن لە کابینەی حیدەر عەبادی. ئەم 5 لایەنە پشکیان هەبێت و بڕیارەکە وایە بۆ ئەوەی هەم یەکماڵی کورد بە یەکڕێزی و هەم لامان کاتیشدا پێکەوە لە بەغدا کار بکرێت. بڵێ ئەو ماوەی کە دیاری کراوە باس لەو کرد دوای چوونەوەیان بۆ بەغدا کورد ماوەکە حساب دەکات ئەو سێ مانگی کە دیاری کراوە. ئەگەر لەو ماوەیەدا داواکاریەکانی کورد پێتەن وایە جێبەجێ دەکرێت؟ ئەمە پەیوەستە بە چۆنێتی کارکردن لەگەڵ هەردوو لە ئێمە لەگەڵ بەغدا و بەغداش لەگەڵ ئێمە. هەندێک داواکاریە جێبەجێکرێ و هەندێک داواکاریەیە لە کارنامەکە سەختی زەمەنی بۆ دانراوە. بۆ نمونە مادەی 140 1 ساڵی بۆ دانراوە. تۆ پێویستە لەم 1 ساڵە کار بکەیت. مەسەلەی پێشمەرگا کە تەکلیفێکی یاساییمان بۆ دۆزیوەتەوە کە ئەوەی چێک بلو خاڵانەی کە سەرکردایەتی سیاسی کورد بەدڵی نەبوو، بەڵام هەر ئەوەندە توانیمانە ئێمە لە گفتوگەکان بینە دەست و خاڵێک تەسبیت بکەین کە وشەی پێشمەرگە بەڕسمی بێت و بەشێک بێ لە هەڕەسیەت وەتنی و هەروەها هەم بودجەی هەبێ هەم تەدریب و هەم تەستیحیش بکرێت. ئەمەیان مەسەلەن بەبیرم نایەت چەندی بۆ دانراوە، بەڵام ئەویش کاتێکی دیاریکرا بۆ دەنراوە. ئەمانە بێ لە بەغدا کاری بۆ بکرێت چونکە تۆ لەوێ نەبی کارت بۆ ناکرێت بەڕاستی. مەبەستمەوە بوو کورد ئامادەیە ئەگەر لەم ماوەی دیاریکراوە ئەم داواکاری جێبەجێ نەبوو چانسێکی تر بداتەوە بە حیدەر عەبادی ئەم ماوەی درێژ بکاتەوە؟ ئەوە پەیوەستە بە بڕیاری ئەو کاتی کە لایانی سیاسی وارووا بارودۆخی سیاسی عێراق و بارودۆخی ئەمنی و وەزعی حکوومەتەکەت کە چەند توانیوەتی لەم بارودۆخە سەختەدا ئیستیجابە بکات بۆ ئەم داواکاریانەی لایەنەکان بە شێوەیەکی تۆ تەبێت وەفدی دانوستانکار بووی و لە دانوستانەکانە بووی ئەندامی سەرکردایەتێکی تشی چەند ساڵێک لە بەغدا ینی بۆ چوونی ئێوە چییە؟ و سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمیش خۆی باسی لەوە کرد کە ئەگەری هەیە ئەم ماوەیە درێژکرێت و جاریکە. ئەمە هەڵوێستی کورد لاواز نەکە لە پێگەی کورد لاواز نەکە لە حکوومەتی عێراقیدا؟ نەخێرنا لەبەر ئەوەی لە سیاسەتدا مەرج نییە. من بۆ خۆم لەگەڵ دانانی کات نیم. ئەم ئەزمونەی کە لە بەغدا هەما و لە کاتی نووسینی دەستوری عێراقی تاکو ئێستاوە پێم خۆش نییە کاتی دیاریکراودا بندرێ بۆ کێشەکان. میکانیزم گرنگترە لە کاتی دیاریکراوە. نیاز و ئیرادە گرنگترە لە کات لە دیارکردنی کات. چونکە زۆر جار کە کات دادەندرێ بەڵام لەو کاتەدا نە میکانیزمێک ئەتوانی دایبنەی نە ئیرادە هەیە نە بڕیاری سیاسیش هەیە. بۆیە ئەگەر هاتو ئەم سێ مەسئلە ئەم سێ نوقتەیە ئەم خاڵە بەرجەستە ببن لە هەر ناکۆچیەک ئەوە ئەکرێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە. بەڵام تۆ ئێستا بڵێ مادەی 140 ساڵێکیان بۆ دانراوە. ئەم ساڵە کە دانراوە ئەگەر هاتوو لە ئیرادەی سیاسی نەبێت، میکانیزم نەبێت و هەروەها پێداویستەکان و ئامرازەکانی جێبەجێکردنی مادەی 140 نەبن لە ماوەی ساڵێکیشدا جێبەجێ نابێت. بۆیە بەڕاستی من بۆ خۆم شخصی لەگەڵ دانانی کات نیم، بەڵام بەتەنیا من ناتوانم هەموو بڕیارێک بدەم. تەنها ئەوەیە کە کات دادەندرێت بۆ ئەوەی کە خێراتر بکرێت. ئەگەر نا هیچ کاتێک لە بارودۆخی ئێستای عێراق دوای ڕوخانی سەدام حوسێن ئەم کاتانەی کە دانراون وەکو سەقفی زەمەنی وەکو جەدوەلی زەمەنی بۆ هەر کێشەیەک بێ بۆ هەر بابەتێک بێ پەیوەندی بەچیوە پەیوەندی بەوە نیە ئەمجارە کورد پێگەی کورد لە حکوومەتی عێراقی لاوازە؟ بەشدارێکی لاواز نییە ئێستا؟ بەشدارێکە لاواز نییە چونکە تۆ گەر بچی ئەگە توانیت ئەم بەبێ کورد متمانە بە کابینی حکوومەتەکە دراوە لە کاتی متمانە دانیش کورد خۆی لای کردەوە. ئەمە لاوازی نەبوو؟ زۆرێکە لە لاوازی نییە بەڵکو ئەکرێ بڵێ زۆرێکە لە حیساب هەڵەکردن لە حیساباتی سیاسی لەلایەن خۆمانەوە. هۆکارەکەی ئەوە بوو ئێمە مەسەڵەن بۆ نمونە کە دەیت وەفدی دانوستان کرد کە دێت و خاڵەکان پێشکەشەکات ئەڵێ ئەمە شتەکانە سەرکردایەتی سیاسی کورد ناکرێ وەفدی دانوستان کار بینێتەوە سەر خاڵی سفر. خۆ ئێمە لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد دانوستان کار ناکەین. ئێمە دانوستانمان کردووە لەگەڵ بەغدا لەگەڵ لایەنەکانی شیعە. بەسم دەسەڵاتیان بە ئێوە نەدا بوو وەفدی دانوستان کار؟
ینی بریارێکی وا هەبوو کە هەموو جارێک بگەڕینەوە بۆ لای سەرکردایەتی سیاسی کورد بۆ یەکلاکردنەوە کە ئەمە یەکێک بوو لە ئەم خاڵانەی کە ڕەنگە کێشەکانی چارەسەرکردنەکانی تاخیرە کرد لە کاتێکا کە لایەنی سنە و لایەنی شیعە هەر لە هەمان کاتدا شەو لە هەمان کاتدا بۆ نمونە شیعەکان ئەچوونەوە دانیشتن سەرکردایەتێکیان هەبوو ئەگەر هەر خاڵێک ئێمە لەگەڵیان گەیژبینە فۆرمۆلەیەک و داڕشتنەوەیەک پێشکەشیانە کرد موافقەتیان کرد بە موافقەتەکراوە سنەش عینیشت بەڵام بەنسبەت کورد ئەم خاڵە بەڕێی من خاڵێکی لاوازە و پێویستە کورد ئیعادەی نەزەر بکاتەوە لە مەسەلە یعنی ئەمە یەکێکە لەو خاڵانە لە سەرەتای ڕوخانی سەدامەوە تاکو ئێستا ئەبێ هەموو جارێک بگەڕینەوە بۆ سەرکردایەتی سیاسی کورد بڕیار لەسەرەوە بدا کە ئایا ئێمە ئەگەر هاتوو ڕێکەوتیشین لەسەر بودجە ئیمزای بکەین یان ئیمزای نەکەین بۆیە حیدر عبادی لە یەکێک لە کۆبنەوەکان گلەی لە وەفدی دانستانەکانی کردکردوتی ئێوە دەسەڵاتان نییە بەڵام بەڕاستی هەم کاکوشار و هەم منیش و برادرانی تریش وتمان فەرم و وەرەقە ئیمزا بکە ئێمەش ئیمزایەکە ئیمزان دەسەڵات ئێمە دەسەڵاتمان هەبوو بۆ گفتوگۆکردن بۆ گەیشتن بە ئەنجامەکان بەڵام بڕیاردانی کۆتایی لای سەرکردایەتی شاری ئەمریکا لەسەر نەبوو کورد ئەم جارە زۆریش لەسەر بوو لە بەرامبەر چیدا کورد شاری لەسەر بوو لەبەرەوەی ئەیانویست کە کورد بەشدار بێ لە حکوومەتێک بەر لە ئەو پرۆژەیە کە سەرۆک ئۆباما ویستی هێلە گشتەکانی لە خیتابی ڕۆژی 11 مانگ پێشکەشیەکە پێش ئەوە بە دیار بکێ بە تایبەتی ئەو تەحالفە نێودەوڵەتی و پەیمانی نێودەوڵەتی کە هەیە بۆ لێدانی داعش و جگە لەوەش و پێشیان خۆش نەبوو کە کورد دوودڵ بێ لە بەشداری نەکردن لە لە بەرامبەر چیدا ئەمریکەکان بەڵێنی چیاندا ئەو کاتیکە نوێریان لە کۆبنەوەکە هەبوو لە گەری زەرگەتە ڕخنێکە دیگرێکە وەک پێویست پێداگی لەسەر مافەکانی کورد ئێستا ئەمریکەکان ئەگەر هاتوو ئێمە لە بەغدا کار بکەینەوە دێنەوە مەیدان و ئێستاش برێت و هەروەها سەفیر و ئەوانەی کە لە ناو گەمەکەدا بوون و بەرپرسەکانی تر لە سەفارەتی ئەمریکی هیچ بەڵێنێکیاندا بە کورد ئێستا داواکەم بگەڕێنەوە بۆ ئەوەی کە کار بکرێت لەسەر بەڵێنەکە ئەوە بوو وتیان ئێمە لەگەڵتانە بین و بە حیدر عبادیمان وتوە حیدر عبادی شوتی ئەمریکیەکان پیان وتوین و هەروەها شتەکانتان جێبەجێ ئەەکەین بەڵام خۆ کاکە جێبەجێکردن بۆ نابێت تۆ لە ماڵی خۆت دابنیشی و ئەو بۆ جێبەجێ بکات تۆ ئەگەر بتێ بچی شتێک بکڕی لە دوکانێک خۆ دلیڤەری نییە ئەمە بۆت بێتە ماڵەوە مەسەلەکە خۆ حتا دلیڤەریش بێ ئەبێت تۆ بچی پارەکە بدەیت ئەو کاتە بۆ دێتە ماڵەوە هەم پارەی شتەکە بدەیت وەم پارەی دلیڤەریەکەش بدەیت کاتە بەشێکی زۆری لە ئەسوی کورد خۆیەتی کورد بێگومان کورد ئەبێ ئەم بڕیارە بدا یان بەشدارە بێ یان بەشدار ئێوە شکولانێکی سیاسی وەکویکێتی نیشتیمانی و بەرپرسیایەتان ئەو بەرپرسیایەتی هەڵناگرن چۆن هەڵی ناگرین ئێمەش بەرپرسیارەتە هەڵەگرین و ئێمەش بەشێشین لەو بەرپرسیارەتە بۆچی ئەمە نیشانی ئاماژەی ئەوەیە کە هەست بە خەم و معاناتی خەڵک ناکەن کە لە بێموچەی و لە قەیرانی داراییدا دەژی کە هەرێمی کوردستان تووشی چەندین قەیران و گرفتی جۆرا جۆر بووە هەست بە معاناتە ناکەن چۆن هەست ناکرێت بەس من پێم وتی لە سەرەتاوە ئەبوایە ئێمە ئەم بیانوەی عەبادی و هەروە حکوومەتی نوێژ ببڕین چوبین بۆ بەغدا بەشداریمان کرد لە حکوومەت و گفتوگۆمان کرد ئەو کاتە ئەگەر هات و بودجەی نەناربایە بە شێوەیەکی ڕسمی لە بەردەم کامیرای میدیای هەموو جیهان و هەروە ئاگاداری UN و ئەمریکاش ئەمانوت ئەم بەڵێنانەی کە عەبادی و شیعە و ئێوە و UN و ئەمریکا بێمەتان داوە بەڵێنی ڕاست نەبوون ئەوە ئێمە کشینەوە لە حکوومەت بڵێ باش ئێستا بڕیادراوە کە بگەڕێنەوە بەغدا ئەگەر ئەم داخوازیانە جێبەجێ نەکران بژاردیتر چییە دەکشێنەوە لە بەغدا من ناتوانم بڵێم ئەم داواکاریان جێبەجێ نابن ئێمە با بچینەوە بەغدا ئیش بکەین لەسەر ئەم خاڵانە کە ئیشمان کرد ئەو کاتاتوانین بڕیار لەسەرەوە بدەین ئایا جێبێ بەڵام کورد چەندین ساڵە ئەزمموی لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە ینی ئەگەر شتێکی لەو جۆرە بوو کورد چی دەکات هەڵوێست وەردەگرن بۆ کشانەوە کورد ئامادەی شتێکی لەو جۆری تێدایە ئەمە من بڕیاری نادەم ئەمە سەرکردایەتی سیاسی کورد بڕیاریدا کە چه هەڵوێستێک وەرگیرێت بەڵام بێگومان نابێ بەبێ هەڵوێست بێت چونکە ئێمە بەمەرج چوینەتە ناوە حکوومەتە بەمەرجەکە ئەوەیە کە ئەم خاڵانەی لەگەڵ لایەنی شیعە لە گفتوگۆدا لە گەیشتینە ئەنجام ئێمە لەگەڵ لەم وەرەقەی کە ئاڵوگۆڕمان پێکرد لە مەسلەی نەوت و لە مەسلەی بودجە نەگەیشتینە ئەنجام بەڕاستی بەڵێن هەبوو کە بودجەکە بدرێ بەڵام وتم بەڵێنەکە مربوط بوو بە پابند بوونی حیدر عەبادی
بەرامبەر پابندبوونی هەرێم بوو بەناردنی نەوت. بەڵێ هەر سەبەر بە پرسی کشانەوە ئیلیاس دەپرسێ هەتا چەندێک سەرۆک کۆمار و وەزیر و پەرلەمانتارەکانی یەکێتی پابندی کشانەوە لە بەغدا دەبن ئەگەر سەرکردایەتی کورد بڕیاری کشانەوەیدا هەڵوێستی هەیە لە بەرامبەر بە پرسی بەغدا بۆ دیارە سەرکردایەتی سیاسی کورد یەکێتی تیان نییە. سەرکردایەتی سیاسی کورد بەشێکی گرنگی یەکێتی نیشتوانی کوردستانە. ئەگەر هاتوو بڕیارێک درا لە سەرکردایەتی سیاسی کوردی ماناوەی یەکێتیش ئەو بڕیارەی داوە. بۆیە مانەوە کشانەوە ئەمە بڕیارێکی دەستە جەمعی سەرکردایەتی سیاسی کوردە و هەموو لایەک پێوە بابن دەبێت. بڵێ ئەو کۆبوونەوەی کە باست کە بڕیارە کۆتایی ئەم هەفتەیە پێدەچێت کە کۆتای هەفتی داهات و ساز بکرێت هەر تایبەت بە پرسی گەڕانەوەی کورد بۆ بەغدا وابزانام لەسەر ئاستی چی دەبێت کۆبوونەوەکە وەکو زانیمە لەسەر ئاستی نوێنەرانی لایەنە سیاسیەکانە بێ ئەم ئاسە چیە بێ ئایا کەسێکەکەمەکانە بن کەسە دووەمەکانە بن بەڵام وەکو ئەو کۆبوونەوە سێکۆبوونەوەی کە کرا لەگەڵ وەفدی داستانکار وابزانام هەر لەو بابەتا بێ بۆ مەسئلەی تاوتۆکردنی ئەم چۆن گەڕانەوەی وەزیرەکان و واروها پڕکردنەوەی ئەو دوو وەزارەتەی کە وتم. ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێ لەگەڵ بەغدایەوە بەردەوام قەیرانش کە لە هەرێم هەن بەردەوام بن بژادێتت چییە لە بەدەم هەرێمی کوردستاندا بە تایبەت بۆ چارەسەری قەیرانی دارایی هەرێمی کوردستان و موچی فڕۆنبەران؟ من باوەڕ ناکەم هەرێمی کوردستان بتوانێت قەیرانی دارایی لە ماوەیەکی کورتی ئایندەدا چارەسەر بکە بە پێی نەک قسەکانی من بە پێی قسەکانی سەرۆکی حکوومەت و هەروەها بەرپرسانی حکوومەت بە تایبەتی لەو کۆبوونەوانەی کە ئێمە کردمان لەگەڵیان ینی قەیرانەکە قەیرانێکی دژوارە قوڵە و هەروەها پێویستی بەوەیە چارەسەرکردنیشی ئانی و هەنووکەیی هەیە ئەوەش هەرێمی کوردستان لەو ئانوساتەدا ناتوانێت ئەو نەفتە بفرۆشێ بۆ ئەوی کە بتوانێت ئەم قەیرانە چگە قەیرانەکە بەس مەسەلەی بودجە نیە ببوورە مەسەلەی موچە نیە مەسەلەی بودجە چەندین لایەنی تر ئەگرێتەوە ژیان زۆربەی لایەنەکانی ژیان وەستاوە لە هەرێمی کوردستان لەبەر نەبوونی بودجە بۆیە ئەگەر هاتوو حکوومەتی عێراق بەنیازە بودجە بنێرێ با ئێمە ئەو بیانەوەی حکوومەتی عێراق ببڕین و بچینەوە بەغدا و واروها ئەم بڕیارەش کە دراوە بۆ فرۆشتی نەوتەکە لە ڕێگای سەمەوە با بدرێت و هەروەها کارەکان بکەوێتە سەر پێدانی وەزیری وەزارەتی دارایی بە کورد هەروەها بوونی وەزیری نەوتی ئێستا لە مەهدی کە دەوترێت دۆستی کوردە وەک دەوترێت چ کاریگەری بێ لەسەر ئەم دوو مەلەفە مەلەفی بودجە و نەوت کە باسەکەی کرد لە مەلەفەکانی بینی بەغدا و هەرێم؟ دکتۆر عادل پیاوێکی عاقڵە پیاوێکی دووربینە و هەروەها هیچ گرێ کوێرەیەکی نییە بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە سیاسەتی نەوتی هەرێم بەڵام بێگومان عادل عەبدولمەهدیش ناتوانێت بڕیارێک بدات لە چوارچێوەی تێگەیشتنی گشتی ئێتلافی شیعە لەگەڵ وەزارەتی دارایی کە ئەمجارە بەر کورد کەوتووە ئەتوانێت دەبێ ینی کورد دەتوانێت بەمە چی بکات بۆ پرسی بودجە؟ ئەتوانن هەمانجی بکەن بەڵام ئەبێ مەسلەی نەوت و بودجە پێکەوە چارەسەر بکرێ بۆیە ئەگەرات و ئەم دوو وەزیرەکە هەبێ وەزیری دارایی واروها وەزیری نەوت کار ئاسانی زیاترە بێ بۆ مەسلەیە. بەڵێ پێ دوایە دوایین پێشببینی ئێوە بە چاڕوونی ئێوە تاکو ێستا هیچ شتێکتان بەرچاوڕوون بۆتەوە بۆ کارەکانی حەیدەر عەبادی کە مانگێکە دەست بەکار بووە؟ حەیدەر عەبادی تاکو ئێستا من بەڕاستی من 5-6 ساڵ پێکەوە ئیشمان کردو لەگەڵ حەیدەر عەبادی من ئەیناسم بەڵام پێسێ پێی خۆش بێ ڕێبازێکی تر بەدەرنی لەسەر کورد بە تایبەت هەرێمی کوردستان هەمان بۆ چوونی مالکی نییە؟ نەخێر هیچ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان مالکی و لە نێوان حەیدەر عەبادی. حەیدەر عەبادی کەسێکی ترە و مالکی کەسێکی ترە ڕاستە دووشیان لە حیزبی داوان بەڵام ئەگەر حەیدەر عەبادی هەمان بۆ چوونی مالکیە بێت ئەمە هەر لە ئێستاوە فەشەل دێنێتەوە. بەڵێ خۆشی ناوێ فەشەل بێنێتەوە بالمناسبە ئەوێ سەرکەوێ بۆیە وتوێتی ئەگەر هاتو بمێ سەر بکەوێ من ئەمەوێ سەردەمی مالکی لە پشت خۆم بەجێ بێڵم. چاوەڕێ ناکەنەوە ئەزموونەی مالکی لەگەڵ عەبادی دووبارە بێتەوە؟ هیوادارم دووبارە نەبێتەوە چاوەڕێ دەکەن یان نا؟ ئێمە هیوادارم ئێمە بە چاوی مالکیەوە تەماشای عەبادی نەکەین و عەبادیش بە چاوی مالکی تەماشای ئێمە نەکات. بەڵێ سپاس بۆ بەرزستان فریات ڕەواندوزی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەها ئەندام و تەبێژ لە وەفدی دانوستانکاری کورد بۆ پێگەانی حکوومەتی عێراق سپاس بۆ بەڕێستان. بەڕێزان سپاس بۆ ئێوەش تا ئێستا بینەرمان بوون کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد.